یەکی نۆڤەمبەر ڕۆژی گیانی کۆبانێ و ئازادکردنی لە دەستی داعش دڵی جیهان لە کۆبانێ لی دەدا. ساڵی 2014 پاش داگیرکردنی شاری مووسڵ بە ماوەیەکی کەم شەتەکانی داعش ڕوویان لە شاری کۆبانەی ڕۆژئاوای کوردستان کرد. ڕۆژی 13 سێپتەمبەری 2014 پەلامارەکانی داعش بۆ سەر کۆبانێ دەستی پێکرد. لە ڕۆژی 2 ئۆکتۆبەردا داعش دەستی بەسەر زیاتر لە 350 گوند و ئاوایی دەوروبەری کۆبانێ داگرت. بەوەیەم پەلامارانی داعشەوە زیاتر لە 400,000 هاوڵاتی لە کۆبانێ ئاوارە بوون. لە 2 ئۆکتۆبەری 2014دا پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لە سەرناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ دەربڕی. ڕۆژی 26 یەنەیاری 2015 ئۆپەراسیۆنی ڕزگاریکردنی کۆبانێ لە دەستی داعش دەستی پێکرد و ڕۆژی دواتر تەواوی شارەکە لە تیرۆرستان پاکرایەوە و تا 2 شوبات بە دووری 25 کیلۆمەتر داعش لە کۆبانێ ڕاوندرا. ئازادکردنی کۆبانێ لە دەستی داعش بەری ڕەنج و خەباتی ڕۆڵەکانی کورد بوو باوبەشی. داگیرکردنی کۆبانێ لەلایەن تاریکپەرستانی داعشەوە دڵی هەموو کوردێکێنا بۆ لەرزە. بۆیە بە هاوبەشی و هاوکاری پێشمەرگە بۆ ڕۆڵە شەڕبانە کوردەکان توانرا داستانی خەبات و تێکۆشان لە کۆبانێ بە خوێن بنووسرێتەوە و بۆ هەمیشە قارەمانێتی ڕۆڵەکانی کورد وەک گەردانە بکرێتە ملی هەموو ئازادی خوازێک. ئەمڕۆ یەکی تشرینی دووەم ڕۆژی جیهانی کۆبانەیە. ئەو شارە کوردیەی بوو بە قەڵای بەرخۆجان لە بەرامبەر هێزە تاریکپەرستەکان و سیمبولی نەبەزی لە جیهاندا. یەکی تشرینی دووەم ڕۆژی یادکردنەوە و بیرهێنەرەوەی سەرکەوتنێکی بێوێنەیە لە مێژووی پڕسەروەری گەلی کورد. ئەو بەرخۆجانە سەوسی 4 ڕۆژیەی لە کۆبانێ نیشاندرا سەرنجی هەموو جیهانی ڕاکێشا و تێڕوانینەکانی بەرامبەر بە کورد گۆڕی. ئەو بەرخۆجانە مێژوویە سەلماندینەتەوەی کورد لە پێناو گەڕانەوەی شکۆ بۆ مرۆڤایەتی دەجەنگێت. هەر بۆیە لەو کاتەدا هەموو هاواریان دەکرد دڵی جیهان لە کۆبانێ لێ دەدات. بەرخۆجانی ئەو بەشی ڕۆڵەکانی گەلی کورد وای کرد لەسەر داواکاری دەکەسایەتی وەرگری خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی و هەزاران ڕۆشنبیر و زانا و فەیلسوف و ئازادی خواز لە ڤیەنای پایتەختی نەمسا ڕۆژی 1 نۆڤەمبەر بکرێت بە ڕۆژی جیهانی کۆبانێ.